لە سەیرانگای چاوگی باوەکۆچەکەم کە لە ناو هاوڵاتیاندا بە چاوگ ناسراوە. لێرە ئەو دیمەنانی کە دەبیرێت تەواو لە ساڵانی ڕابردوو جیاوازە بەهۆی ئەو ڕێژە بارانبارینە زۆری ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو بە تایبەتیش سنووری پارێزگای هەڵەبجە سەرجەم سەرچاوە ئاویەکان بژاونەتەوە و بە ڕێژەیەکی زۆر بەرچاو سەرڕێژ بوون ئەو کانی و کارێزانی کە وشکیان کردبوو تەقی بوون. ئەوەی کە دیمەنی سەرنجڕاکێشە لێرە لە سەیرانگای چاوەک درەختێکی بەتەمەن لە ناوەڕاستی شەقامەکەدایە بۆ پاراستنیم درەختەکان وەکو خۆیان هێشتۆتەوە لە ناوەڕاستی شەقامەکە و لە ساڵانی ڕابردوو ئەم دیمەنەی کە ئێستا بەدیدەکەی نەبینراوە لاژێر ئەم درەختەدا کانیەکی جوان هەڵدەقوڵێت و سەر شەقامەکەی هەمووی کردووە بە ئاو کە دەی داخڵی سەر چاوی چاوک دەبیت ئاوێکی زۆر بەڕوودا دێتە خوارەوە ئەمەش بەهۆی ئەم کانی جوانەیە کە لە ژێر ئەم درەختەدا تەقیوە. دەتوانم بڵم دیمەنێکی تاواو سەرنجڕاکێش و جیاوازی هەیە لە هەموو کون و کەلەبەرێکی دیوارەکان و تەنانەت سەر شەقامەکەش ئاو دێتە دەرەوە. ئەمەش بەهۆی ئەو بارانە بەڕەحمەتە بوو کە ڕووی لە هەرێمی کوردستان و پارێزگای هەڵەبجەش کردبوو. خۆشبەختانە ڕێژەی بارانبارین لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر لە 1100 ملیمیتر پەڕاندووە. ئەمەش بۆتە هۆی جێی خۆشحاڵی بۆ سەرجەم دانیشتوانی پارێزگای هەڵەبجە و هەرێمی کوردستان بەگشتی. خۆتا خۆ حەسکات چێژ لە دیمەن و سروشتە جوانەکەی سەیرانگای چاوک دەبینیت. بەڵام ئەوەی کە گرفتە لێرەدا ئەو کانیە نوێی کە لە ژێر درەختەکە داتەقیوە و سەرچاوە ئاویەکان کە بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە دەڕژێتە سەر شەقامەکە هەم ئاستەنگی بۆ دوکاندارەکان دروست کردو و هەمیش بۆ هاوڵاتیان کە دێنە ئێرە.